گرنگیەکی تایبەتین بە بواری کەشوها و گۆڕانکاریەکانی کەشوهەوە کە لە ئێستەیە یەکێکە لە بابەتە گەرم و گوڕەکان نەک لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بگرە لە تەواوی جیهانیشدا گۆڕانکاریەکانی کەشووە زۆر بە خێرایی ڕوئەدەن لە هەنێک ناوچە لە هەندێک وڵات یعنی بە تەواوەتی بەرە و وشکبوونی دەریا و ڕووبار و زەریاکانە ڕوا ئەمەش بۆتە هۆکارێک کە بۆ بە مەترسیەکی گەورە لەسەر تەواوی دانیشتوانی جیهان لە بەپێی دوامین راپۆرتی ڕێکخراوی WOM باز لەوە ئاکات کە ببورن تا ساڵی 2030 نزیک بە 300 میلیۆن کەس لە جیهانە ئاوارەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا جا دامەزراوەیە کە لە شاری سلێمانی کە دامەزراوەی کەریمی عەلەکەی پێوترێ کە یەکێکە لە دامەزراوە چالاکەکان و دامەزراوە ئەکتیڤەکان لە شاری سلێمانیە کە بەردەوام کار لەسەر ئەو خاڵە جەوهریانە یاخۆ ئەو نقطە جەوهریانەکە کە گرنگن هەم بۆ شارەکەمان هەم بۆ کۆمەلگاکەمان هەم بۆ هەرێمەکەشمان و بابەتە گرنگەکانەوە ڕوژێنێت لە ئێستەیە دامەزراوەی کەریمی عەلەکە بە هاوکاری دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی کۆنفرانسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و پرسی ژینگە لە سلێمانی بەڕێوابن کەوا بڕیارە سبەینێ ئەم کۆنفرانسا بەڕێوە بچێت جا ئێمە قسە و گفتوگۆی زیاترەکەیم زانین ئەم دوو دامەزراوە گرنگە کە لە شاری سلێمانیە بوونیان هەیە بۆچی ئەم بابەتیان هەڵبژاردووە کار لەسەر ئەم بابەتاکەن و لەگەڵیش بزانین ئەو بابەتانی کە پێشکەشەکرێن لە نێو کۆنفرانسەکەیە یاخۆ لە نێو دیدارەکەیە بابەتە زانستیەکان چین بۆ قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە میوانداری هەردوو بەڕێز کاک شاخەوان سدیق بەڕێبەری دامەزراوەی کەریمی عەلەکەمان کردو هەروە دکتۆر کارزان عەبدوڵڵا توێژەر و مامۆسای زانکۆکە یەکێکە لە بەشداربووانی نێو دیدارەکەش زۆر زۆر بەخێر بێنوبانیتان باش کاک شاخەوان با پرسیارێک لەوە دەست پێین کە باسی کەریمی عەلەکە کرێ یەکسەر لایەنی کەلتوری و فەرهەنگ و شەعر و ئەدەب و مۆسیقا یەتە خەیاڵمانەوە بەڵام لە چۆنەڵێ سوپرایزێک بوو کە ئەم بابەتە کەریمی عەلەکە هەڵی بژێرێت هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە سوپاس بۆ بەرنامەکەتان و بۆ دەرفەتە لە ڕاستیە ئێمە لە وەرزی دووەمی کارکردنمان لە ساڵی نوێوە لە دامەزراوەی کەریمی عەلەکە وەکو بەڕێز داماژت پێ ئێمە لە ڕابردووە زیاتر کارمان لەسەر بواری فەرهەنگ و کللتورە کرد بەڵام لە وەرزی نوێی کارکردنمانە بڕیارماندا لەسەر هەموو ئەو نقطە و خاڵە گرنگانی کە لە کۆمەلگایە پێویستە گفتوگۆ بکرێ قسەی لەسەر بکرێ ئیشی لەسەر بکرێ لەسەر ئەو بابەتانەش کار بکەین بۆیە یەکەم کارمان بە پرسی ژنان دەستمان پێکرد بۆ بابەتانی کە پەیوەندی بە پرسی ژنانەوە هەیە جا ژن لە ڕابردووی ئێمەیە چ ڕۆڵێکیان هەبووە و لە ئێستاشە لە ناو پەروەردە و بواری سیاسی و هەموو کایانی درا چ ڕۆڵێکیان هەیە بۆ دەستمان پێکردواتر کاری دووهەممان کە ئێستا پرسی ژینگەیەوە کۆمەڵە پرۆژەی ترمان هەیە هەم لەگەڵ زانکۆی سلێمانی لەگەڵ زانکۆی گەرمیان لەگەڵ کۆمەڵە دەستگای کە بەنیازن لەسەر چەند بوارێکی تری گرنگ کار بکەین لە کۆمەلگایە کە ئەمە یەکێکە لەو گۆڕانکاریانی کە وەکوتم لە وەرزی دووەمی کارکردنی دامەزراوەکە بڕیارمان ناوەکاریان بڵین وەرزی دووەم جیاوازترە بێگومان لە هەموو ڕوویەکەوە جیاوازترە بە خۆشحاڵی و بە سوپاسێکی گەورەوە ئەم کارەمان دوای ئەوەی لەگەڵ دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی یاداشتی لێک تێگەیشتنمان واژۆ کرد بۆەوەی کە هەماهەنگی و کاری پێکەوەی لە داهاتوە بکەین یەکەم کار بەوە دەستمان پێکرد کە ئەم بابەتی پرسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و ژینگە بکەین بە خاڵی دەستپێکی کارەکانمان و خۆشبەختانە بەرهەمی ئەو گفتوگۆ و لێک تێگەیشتنە ئەو دیداری سپینی لەیەکەوێتەوە ڕۆژی شەمە کاژمێر سێ لە ئوتێل ڕامەدا بە بەشداری کۆمەڵێک توێژەری تایبەتمەند لەسەر ئەم پرسا کە خۆش لە پێشێکەکەشە ئاماژت پێکە بابەتێکی گرنگە بابەتێکی ئەستیارە و بابەتێک کە پێویستە نەک کۆنفرانسێک چەندین دیدار و لێکۆڵینەوە و کۆنفرانس و پانێڵ و بابەتی گفتوگوی ڕۆژ بێت چونکە مەترسیەکە ڕوبەڕووی هەمومان بۆتەوە لە تەواوی جیهان دەستە خۆش بێت دەست خۆش مامۆستا دێمە لای تۆ وەکو توێژێرێک و مامۆسای زانکۆ کە
وەکو لە سەرەتای پرۆگرامیشدا ئاماژەمان پێدا کە پرسەکانی ژینگەوەرە گۆڕانکاریەکانی کێشۆ ئێستا نەک تەنها پرسە لە ناو هەرێمی کوردستان و عێراقدا لە تەواوی جیهاندا باسی لێوە دەکرێت لەو پرسە گرنگانە بۆنەوە کە باسی لێوە دەکە گەرمبوونی زەویە تا چەند گرنگە لەم کۆنفرانسانەدا باسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەسەر ژینگە بکرێت یاخود بە پێچەوانە کە خۆ وەک دەزانی کەم دوو بابەتە هەردووکیان پێکەوە دوو بابەتی گرنگ و پێکەوە بەسراون تا چەند گرنگە لەم کۆنفرانسانەدا باس لەوە بکرێت کە ئەم دوو بابەتە چەند پەیوەندیان بەیەکەوە هەیە. سڵاوتان لێبێ سڵاو لە بینەران دەستخۆشانێکی زۆر گەورەم هەیە بۆ هەردوو دەستگای کەریمی عەلەکە و دەستگای سەرۆک جەلال تاڵەبانی بەڕاستی دەست بردن بۆ بابەتێکی گرنگی ئاوا کە ئێستا بابەتی ڕۆژە ینی زۆربەی دەستگاکانی دنیا باسی لەسەرەکەن لە بەرەوەی بە تەواوی لێکەوتەکانی خۆی پیشانداوە بە تەواوی لێکەوتەکانی لەسەر مرۆڤ و لەسەر شوێنی ژیانی مرۆڤ کە ژینگەیە دەرکەوتووە ڕاستی یەکەم کۆبوونەوە کە لەگەڵ بەڕێز کاک شاخەوان دانیشتین من تەواو دڵخۆش بووم کە ئێستا ئاماژەت پێێتا بەڕێستان زۆربەی چالاکیەکانن فۆکەسیان لەسەر کەلتور و هونەر و ئەو بابەتانە بۆ ئێستا ئیتر پێویستەکە ڕووبکەنە کۆمەڵێک بابەتی زانستی بۆچی پێویستەکە لەبەرەوەی یەک لێکەوتەکانی تەواو پیشان دراون دوو ئەم بابەتانە تەواو بە یەکەوە گرێت دراون ئەبێ ئێمە بە خوێنەران بە بینەران بە بیسەران بڵین ئەم بابەتی گۆڕانی کەشوهەوا پەیوەستە بە تاکی خەڵکەوە پەیوەستە لە گەردێکەوە بیگرێت تا گەورەترین شتی ئەم دنیای هەمووی بوونەوەرە ینی بابەتی کۆمەڵایەتی بابەتی ئابووری بابەتی سیاسی ئەمانە هەمووی پێکەوە گرێ دەدا نابێ جیایکەینەوە یەکێک لەو کاریگەریانش کە دەیکات لەسەر بابەتە کۆمەڵایەتیەکان و کەلتوریەکان دروستی کردو بۆیە ئێستا بۆ بگەڕێمەوە بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ گرنگترین بابەتێک ئێستا پێویستە بدرێ بە گوێی خەڵکە بابەتی ژینگە و گۆڕانی کەشوهەوایە چونکە ئەم بابەتە بە تەواوی کاری لە هەموو سێکتەرەکان کردووە لێکەوتەکانی ئێستا دەرکەوتون بە تایبەتی ئەو پێنج وڵاتەی کە ئێستا لە هەر کوێی ئەم دنیا کە باسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەکرێت باسی پێنج وڵات دەکرێت کە عێراقێکێکە لە وڵاتانەی کە بۆتە قوربانێکی گەورە ئێستا لە عێراق خەڵک نایبینێ بابەتەکان بەداخەوە کە من لە سنتەرە ڕۆشنبیریەکان لە سنتەرە ئەکادیمیەکان ئەمانە کەمتر ئەدرێ بە گوێی خەڵکە دەنا پێویستە ئێمە تاک بە تاکمان خێزان بە خێزان هەموو کۆمەڵگاکان هەست بەو مەترسی ئەو گۆڕانانە بکەین کە کاری لەسەر چاوەکانمان کردووە کاری لە شێوازی ژیانمان کردووە کاری لە ڕەفتارمان کردووە کاری لە ئابووریمان کردووە بۆیە من زۆر بە گرنگی دادەنێم ئەم دامەزراوانە نەک هەر وەک کاک شاخەوان باسی کرد تەنها پانێڵێکی یەک ڕۆژە پێویستە ببێتە نان و ئاومان بەردەوام لە ئیعلامەوە لە وتارەوە لە دەستگاکانی ڕاگەاندنەوە لە سۆشیال میدیاوە لە قسە و باسی ڕۆژانەوە وەکو دنیا ئێمەش پێویستە نەک هەر وەکو دنیا ئەبێ زیاتریش چونکە قوربانە گەورەکە ئێستا ئێمە کاک شاخەوان بێمەوە لای جەنابە ینی دکتۆر لە قسەکانی سوپاسی دامەزراوی کەریمی عەلەکە و دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانیەکە کە ئەم بابەتە چەند گرنگە و ئێوە هەستاون بە ئەنجامدانی من کە بروشورەکان یاخود کە دەلیل و پۆستەرەکانم بینی ینی چەندین دکتۆر و زانا و کەسی پسپۆڕی وەکو جەنابی دکتۆر بەشدارە ئەم کەسانەتان چۆن هەڵبژاردووە یا چۆن پەیوەندیتان پێوە کردخۆ ڕەنگە بەڕێوەچوونی کۆنفرانسێک ئاسان بێ بەڵام بابەتەکان گرنگن و بابەتەکان مهمن کە تۆ چی باسەکەی چێ بەشداری پێکی کە قسە بکات و قسەکرد بێ چۆن ئەم پەیوەندیانەتان دروست کردووە لە ڕاستیای ئێمە لە دامەزراوەکەی خۆمان هەر بیرۆکەیەکمان لەلا گەڵاڵا بێ بۆی کاری لەسەر بکەین سەرەتا لەگەڵ هاوڕێیان خۆمان گفتوگۆکەین و باسیێواکەین چی گرنگە لەم بابەتەیە بۆ نمونە لە بابەتێکی وەکو پرسی ژینگەیە چ شتێ زۆر پێویستە گفتوگۆی لەسەر بکرێ بۆ مەژەگەڕێین بە دوای کەسێکا کە لەو بوارەیە تایبەتمەند بێ پسپۆڕ بێ ڕاوێژی پێەکەین چکە ئێمە خۆمان لەدام ینی تەبیعەتی ئینسان وایە مەرجێ لە هەموو شتێکا زۆر شارەزابی ڕەنگە بتانی ئەندێ زانیاری تەبێ ئەندێ وەشیاری تەبێ دەرباری بابەتەکە بەڵام تایبەتمەندێتی و پسپۆڕی هەموو ئینسانێک جیاوازە بۆیە ئێمە زۆر پشبەوە بەستین کە ڕاوێژ بە کەسانی لە خۆمان شارەزاتر پسپۆڕی بوارەکە بکەین بۆیە هەر لە سەرەتاوە بۆ ئەم بابەتە کە بیرمان لەوە کردەوە لەسەر گۆڕانی کەشوهەوا کار بکەین گەڕاین بە دوای کەسێکا کە لەم بوارەیە شارەزا بێ و تایبەتمەند بێ بۆ ئەوە زۆر بەڕێز دکتۆر کارزانمان هەڵبژارد چەند جارێک لەگەڵی دانیشتین گفتوگۆی بابەتەکەمان کرد باسی ئەومان کرد بۆ ئەم بابەتە چ تەوەرێک گرنگە قسەی لەسەر بکرێ بۆ ئێستا هەرێمی کوردستان چکە بۆ خۆتان نەزان مەسەلەی
کەشوهەوا یا ژینگە یا هەموو ئەو بابەتانی ترکە پەیوەندی بەم پرسەوایە یەکتەوەر و دووتەوەر نینەکرێت لە چەندین ڕۆ قسەی لەسەر بکرێ بۆیە ئێمە گفتوگۆیەکی باشمان کرد لەسەرەوەی ئەو تەوەرانی کە زۆر پێویستن بۆ ئێستا هەرێمی کوردستان چین بە خۆشحاڵیەوە دکتۆر کارزان بە سوپاسێکی زۆرەوە هاوکارێکی زۆری کردین زۆر لە کاتی خۆی گربەوەی کە لەگەڵ دکتۆر کارزانەوەکو سەرپەرشتی زانستی ئەکیید ئێمە هەل لە سەرەتاوە ڕایۆژمان پێ کردووە و ئەو توێژەرانی کە لەم دیدارەیە بەشدارن بە ڕێزیان ڕۆڵێکی گەورەی هەبووە لە دەست نیشانکردنیان و هەڵبژاردننی تەوەرەکان گفتوگۆکان لە سەرەتاوە لەگەڵمانە بۆ وەکوتم اختصاسی ئەو زیاتر تایبەتمەندە ئێمە وەکو هاوکار وەکو خزمەتکار لە پشتەوە وەستاوین لایەنە تەکنیکی و ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ کۆنفرانسێکی ئاوا بۆمان دەسەبەر کردووە بێگومان ڕۆڵی جەنابیان نەبووە کارەکە بۆ ئاسانیان نابوو و ئەم بابەتە دواتر پێشەوەی بڕیان لەسەر کۆی ئیشەکە بدرێ لەگەڵ دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانیش چەند کۆبوونەوەی کراوە لیژنە دروست کراوە بە وردی لەگەڵ ئەوانیش باز لە بابەتەکە کراوە خۆشبەختانە ئەم پرسە بۆ ئەوانیش پرسێکی گرنگ بوو بێگومان بۆ ئەوانیش پرسێکی زۆر گرنگ بوو بابەتەکە بەلای ئەوانیشەوە بابەتێکی ئێجگار باش بوو بۆەوەی گفتوگۆی لەسەر بکرێ لە سەرەتاوە ئەوانیش دەست پێش خەریان کردواتنە پێشەوە بە گرگم و گوڕی توانیمان لە ماوەیەکی زۆر کەمە بە هەوڵ و ماندووبوونی ئەو لیژنانەی کە دروست کراوە لە نێوان هەردوولادا کارەکە بگەێنین بەوەی کە سبەی پێشکەش بە ژینگە دۆستان بەوانەی کە خەمی ژینگەیانەیە بەوانەی کە بەلایەنەوە گرنگە لەم بابەتەیە قسە بکرێەوە دواتر ڕاستپاردە و دوایی لەسەر بابەتی ڕاستپاردەکە کە بزانین چیەکەن ئەو ئەمسانە پرسیار بکات لە دکتۆر مامۆستا پرسیاری ئەوە لێ بکەم ئەم جۆرە دیدارانە بێگومان گرنگێکی زۆری هەیە ڕەنگە نەوەکانی ڕابردووە پۆڕەزت ئاماژت پێدا کە عێراقێکی لە وڵاتانی کە گۆڕانکاریەکانی بە تەواوەتی پێوە دیارە بەڵام ڕەنگە نەوەکانی ڕابردوونیان بینوێکە کەشوکا و گۆڕانکاریەکانی کەشوا بۆ ڕادەی ئێستا نەبوو ساڵەکانی ڕابردووە ڕەنگە گەل هاوینێکمان نەبووە هێندە بۆ ڕادەی ئێستا گەرم نەبووە بەڵام تا چەند گرنگە ئەم گۆڕانکاریانی کەشوهەوە ئەو توێژینەوانی کە دەکرێت و لەم جۆرە دیدارانەدا ساز دەکرێت و پێشکەش بە خەڵک دەکرێت تا چەند گرنگامانش لە زانکۆکاندا بکرێت بۆ ئەوەی نەوەی نوێژ ئاشنا بن بەوەی کە ئەم گۆڕانکاریانی کە لە کەشوهەوادا ڕوویدا هەر بە گۆڕانکاری وەرزەکانان دەبێەوە بزانانی مامۆساکە گۆڕانکارێکی زۆری بەسەردات و چەند گرنگە ئەمانش بۆ خوێندکاران بخرێتە ڕوو بۆی هیچ نابتوانین کەمێک لەمانە کەم بکرێتەوە دەست خۆش بێ پرسیارێکی جوانت کرد سەبارەت بە پەروەردە و هۆشیاری ئەمە زۆر گرنگە بەڕاستی هەر شتێک من باوەڕم وایە لەم مەجالا زۆر کارم کردووە زمونێکی باشم هەیە هەتاوەکو لەو بابەتە تێنەگەی نابێتە خەمت ینی تەنانەت ئەمە لە تاکەوە بیگرە هەتاوەکو خێزان و کۆمەڵگە و شار و تەنانەت حکومەتیش هەتاوەکو لە مەترسیەکانی بە تەواوی تێنەگات و شەنوکەوی نەکات نەزانێ ئەمە چەند گرنگە دەستی بۆ نابە بۆ چارەسەرکردن بۆیە یەکێک لە باشیەکانی ڕوودانی ئەم شتانە ئەوەیە ڕامانەشڵەکێنێ ئەو شوێنانەی کە پێویستە ببنە دەواازەیەک بۆ گەیاندنی ئەم پەیامە یا ڕاگەیاندنەکانن یا زانگۆکانن ناوەندە پەروەردەکان ئەمانە بەداخەوە دەڵێم ڕۆڵی پێویستیان نییە لە کوردستانە بۆ لەبەرەوەی وەکتۆ باسە کرد پێشتر وانە بووە پێشتر ئەم زەنگە نهاتووە ئێستا بە تەواوی زەنگەکە هاتووە بەس چاوت بکەیتەوە وەکتۆ وتێ لە ژیانێکی کەمی خۆمانە گۆڕانکاریەکان دەبینین ئاخر ناکرێت لە ژیانێکی 50 ساڵەدا تۆ ئەم گۆڕانکاریە گەورە ببینین ئێستا تۆ چاوت داخە 25 ساڵ بگەڕێرەوە بە تەواوی جیاوازیەکە دەبینی ئەم جیاوازیە وەکو زەنگێک وایە پێویستە ئێمە لەم دەستگایانەوە بە تایبەتی تۆ ئاماژت بە لایەنە ئەکادیمیەکانی وەکو زانکۆ لایەنە پەروەردەکاندا ئەمانە ڕۆڵی یەکەم دەگێڕن ئەتوانم بڵێم بۆ لەبەرەوەی لەمانەوە ئەتوانێت هۆشیاری بڵاو بکرێتەوە لەمانەوە دەتوانم بە خەڵکێک بڵێم کاکە گیان ڕۆڵی تۆ هۆشیاری تۆ ئەبەم شێوە ئەم گرفتە گەورەم بۆ چارەسەر دەکا ئەکادیمیەکان جوڵەی ئێوە بۆ توێژینەوە دەرخستنی یاخود توێژینەوە ینی دەرخستنی کێشە اینجا چارەسەر من ئەبێ جارێت کێشەکەم دەرخەم بزانم چییە اینجا چارەسەر ئەمە ڕۆڵی ئەکادیمیەکانە ڕۆڵی زانکۆکانە کە بەردەوام توێژینەوە بکەن بەم توێژینەوانش لەم ناوەندانەدا ئاشکرا بکەن بڵێ کاکە گیان ئەمە گۆڕانی کەشوهەوایە لێ تێبگە ئەمەش کاریگەریەکانی ئەمەش کشانی بۆ ئێرێ ئەوانە لەم دیدارەتە باسی ئەوانە بکەن کە ئەمە کێشەکانە ئەمە چارەسەرەکانە ئەمە هۆکارەکانە کۆمەڵی توێژەری زۆر باش بان کراوە کە ئەم توێژەرانە
ڕەنگە لە پلەی باڵانە بن لە بواری ئەکادیمی بەس ئەزمموی باش یانێ ئەزمون زۆر گرنگە لە بواری توێژینەوە لە بواری کارکردن بۆ نمونە کاکشاخەوەن باسی کرد کردومانە بە کۆمەڵێکتەوەرەوە بۆچی من ئەمە دەکەم بە کۆمەڵێکتەوەرەوە لەبەرەوەی باوەڕم پێ بکە گۆڕانی کەشوهەوە ینی بەرزبوونەوەی پلەی گەرمی کاتێک کە پلەی گەرمی بەرز دەبێتەوە هەموو شتێک دەگۆڕێ بۆ با سادەی کەمەوە بۆی بە تەواوی هەم بینەران هەمومان بێ باشە سەیری کەم مرۆڤێک کاتێک کە بە تەواوی ئیشەکە مێشکی ئیشەکە خوێنی ئیشەکە دڵی لێ دەدا ڕیخۆڵی ئیشەکە بۆ هەرسکردن ئەمە لە پلەیەکی گەرمی دیاریکراوە ئەمیشانە دەکا یەک تۆز پلە گەرمیەکە لە 37ەوە دەکشێ بەرەو سەر ئەو مرۆڤە پێی دەڵێن تایەتی ئەها دەستەخەنە سەر پێستی ینی پلەی گەرمی بەرز بووەتەوە ئیتر هەرچی جوڵەیە لە ناو ئەم مرۆڤە ئەکەوێتە حاڵەتی ئیمەرجەنسیەوە حاڵەتی کتوپڕەوە ناتوانێت ئیشکە ئەو فێر بۆ لە پلەی گەرمی 37 ئیشکە ئەنزیمەکانی ئیش ناکەن هۆرمۆنەکانی تووشی کێشە دەبن زیاتر بەرز بێتەوە تووشی گەشکە دەبێ و بەرەو مردن دەڕوا بۆ لەبەرەوەی مێشکی ئیش ناکە خوێنی دەوەستێ خانەکانی زەوی ئێستا گەشتۆتە حاڵەتیەوەی تای هەبێ زەویش ئێستا تایەتی زەویش ئێستا گەشتۆتە ئەوە ینی چی کار لە هەموو شتێک دەکا باوەڕکە ئێستا سێوێک بگرە بەدەستەوە پێکهاتەی ئەم سێوە یان ئەو پاروەی کە دەی خۆی پێکهاتەکەی لە چی پێکاتوە مادە خۆراکیەکانی لەگەڵ هەمان پارو لە 25 ساڵ پێشستا 20 ساڵ پێشتە زۆر جیاوازی هەیە باشە ینی چی ئەمە ینی تەنانەت ئەم گۆڕانی کەشوهەوە کاری کردووەتە سەر جوڵەی گەردێک کە لە خاکەوە ڤیتامینێک کە لە شوێنێکەوە دێتە ناو سێوەکە ینی ئێستا بەپی توێژینەوە نوێەکان دەڵێ هەشت سێوبخۆ اینجا قازانجی سێوێکە خۆی کە 25 ساڵ پێش ئێستا خواردووتە بۆ گۆڕانی کەشوهەوە وای کردووە کە مادەی پێویست لە ناو ئەم سێوا کۆ نەبێتەوە ئەم نمونەم بۆ هێنایەوە بۆ ئەوەی تێبگەن کە گۆڕانی کەشوهەوە کاریگەری چۆن لەسەر خۆراکت لەسەر کشت و کاڵت لەسەر نانت لەسەر تەندروستیت لەسەر هەوات لەسەر ئابووریت لەسەر کۆمەڵایەتیت لەسەر بابەتی دەرونی و لەسەر کرایم لەسەر تاوان لەسەر ئەمانە هەمووی کاریگەری هەیە ئەم باشە بۆیە ئەو پرسیاری کە کردێ بەڕاستی دەبێ ڕۆڵی گەورەمان هەبێ ئێمە ئێستا بەرپرسیارین ئەزانی یەک شت هەیە ئاگایی زانین بەرپرسیارەتی دروستەکە من خۆم ناگرم شتێک ئەزانم و بە ئێوەی نەگەێنم خۆم ناگرم شتێک ئەزانم و نەچمە قوتابخانەیەک پەنانەیەنم بۆ دەستگایەکی وەکو کەریمی عەلەکە وەکو دەستگای سەرۆک مامجەلال بۆ ئەوەی بڵێم کاکە ئێوە کەناڵێکی باشن لە ئێوەوە ئەم پەیامە دەگا وەرن با پێکەوە بیگەێنین کارەساتەکە ئەوەندە گەورەیە هەمومان ئاوا دەست نەخینە دەستیەک ناتوانین ئەم پەیامە بگەین ئەگەر من بۆ خۆم بیگەێنم و تۆ دانیشی کاریگەری گەورەی نابێ باش کاک شاخەوان چۆن ئەو پەیامانە گەێننەوەی کە ئێستا دکتۆر باسیەکە کە ئێوە دەستگای دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانی دوو دامەزراوی گرنگن بەڕاستی لەم شارێ ئەم پەیامە ئەم خەمە ئەم خەفەتە ئەم نیگەرانیە ئەم ترسە کە ئەم کەسە پسپۆڕانە ئەم کەسە زانستیانە لە ڕێگەی ئێوە ئەیانوێ ئەمیشە بکەن چۆن ئەیگەێنە نایە هەر بەجددی ئەیگەێنن لایەنە پەیوەندیدارەکانی ئیشی لەسەرەکەن ڕاستپاردەکانی ئەو هەوڵەی کە سبەینێ لە کۆنفرانسێکی ئاوایە ساز دراوە ڕێکخراوە ئەمە قۆناغی یەکەمی ئەم گەیاندنەیە ئەم مەترسیە ئەم پەیامەیە کە ئێمە هەستمان پێکردووە بە بەشداری ئەم بەڕێزانە ئەڵبەتە ئەمە هەنگاوی یەکەمە ئێمامانوێت لەم دیدار و لەم کۆنفرانسەیە بابەتەکە جارێ بین بەگوێی هەمویانە پلانتانی هەنگاوی خۆشببختانە بەڵێ بێگومان خۆشببختانە هەموو ئەوانەی کە سبەینێ بانگێش کراون بۆ ناو بەشدار بوو لە دیدارەکە کەسانی پسپۆڕن کەسانی تایبەتمەندن کەسانی لایەنی معنین بە ئیشەکە هەر لە وەزیری ژینگە عێراقەوە بیگرە تا وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان تا وەزارەتی عێراقیش بەشدارە بێ وەزیری کشت و کاڵ بانگێش کراوە خۆی بەڕێوبەرە گشتەکانی وەزارەتەکەی جا چەند ئامادە بن و چەند بەڵام وەکو ئێمە بەڵێ بێگومان بە داوەتی شخصیش داوەتمان کردوون وەکو وەزارەتیش داوەتمان کردوون وەزارەتی دڵنیام کە توی شێکەکەی دەمێک ئازام کە شێبکەی بەجددی لەسەر ئیشەکە ئەڕۆیت و بە وردیش خەریکێ بێگومان ئێمە هەم دەستگای سەرۆک جەلال تاڵەبانی بە پلان وەکوتم لیژنە هەیە و ئەمیشە وا کراوە کە دەستەی گەشت و گوزار وەزارەتی کشت و کاڵ هەموو ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بە ژینگە چالاکوانانی بواری ژینگە واتە ئێمە تەنانەت لە تۆڕی کۆمەڵایەتیش ڕکلاممان بۆ میشە نەکردووە بۆ ئەوەی کەسێک نێتە ناو هۆڵەکە کورسێک داگیرکا کە تایبەتمەند نەبێت لە بوارەکە توێژینەوەکان کاک شاخۆنتەنها نێوخۆی نیت توێژینەوەیکی نێودەوڵەتی و کەسانی نێودەوڵەتی بەشداری ناکەن ئێمە سەرەتای بەرنامەکە فیلمێکی دەدەقەیمانێ دەخولەکی کە هیچ لێدوانێکی تیانە تەنها تێکست و ڤیدۆیە لەو تێکستەیە سێ بەشە بەشی یەکەم باز لە گۆڕانکاریەکانی کەشوهەواکە لە دنیا
چۆن ڕوویداوە دواتر یەتە سەر ئەوەی عراق لەکوێ ئەم گۆڕانکاریانە دواتر هەرێمی کوردستان چۆن ئەم گۆڕانکاریانە گرتوێتەوە واتە لەم فلمەدە دقەیە باز لە هەموو زانیاریەکان بە ئامادەبووانە دەین کە گۆڕانکارێکە مەترسیەکە لەکوێوە هاتووە عراق چۆن چۆتە ناو مەترسیەکە هەرێمی کوردستان لەکوێ ئەو مەترسیانە دواتر لە ناو توێژینەوەکانیشە بێگومان کە تۆ باز لە عێراقەکەی ینی ئەمە باز لە دەروی هەرێمی کوردستانەکەی وەچکە هەرێمی کوردستان بەشەکە لە عراق و کەش و هەوا و گۆڕانکاریەکان هەمان گۆڕانکاری ڕەنگە لە ناوچێ بۆ ناوچەیەکی کە جیاواز بێ بگۆڕێ باشووری عراق و خواری عراق جیاوازە لە هەرێمی کوردستان بە حکمی وێمە ناوچەیەکین شاخاوین تا ڕادێک ناوچەیەکی سەوسترە ژینگەکەی کەمێک کاریگەری کەش و ئەهوەنترە بە بەراورد بە خواروی عراق و بە باشووری عراق و بە ناوەڕاستی عراق بۆیە گۆڕانکاریەکان پەیوەندیان بە یەکەوە هەیە و هەر عێراقیش وەکو دکتۆر ئاماژەی پێیەکێکە لە وڵاتانەی کە لە ناو هێڵی سووری ئەم مەترسیایە ئەهێنەی لەسەر ئەوەی کە ینی بەجددی زەنگەکە لێدراوە عراق لەناو ئەو مەترسیایە بەجددی وەرگیرێ بۆیە دیدارەکەی سبێنێ پەیوەندی بە ناوچەکەەوە بە گۆڕانکاریەکانی دنیاوە بە هەرێمی کوردستانەوەیە و ئێمە زۆر هەوڵە دەین وەکوتم قۆناغی یەکەم سازدانی دیدارەکەیە قۆناغی دووەم ڕاستپاردەکانە بەگەیاندنیان بەلایانی پەیوەندیدار قۆناغی سێمیشەوەیە ئیدامە بەم جۆرە ئیشانە بین لە چوارچەوەی یەک کۆڕ و یەک پانێڵ و ئەوەیان نەمێنێتەوە وا بکەین ئەنی ئێمە پلانمان هەیە دەربارەی بابەتی ژینگە لەگەڵ وەزارەتی پەروەردە قسە بکەین بۆ بەڕێوەبەرایەتە گشتەکان خەڵکانی تایبەتمەند و پسپۆڕی وەکو دکتۆر کارزان بێنین کۆڕ و سیمینار لە ناو قوتابخانەکان ساسکە بۆ مناڵان بۆەوەی لە مناڵیەوە فێریانکەین چۆن ژینگە بپارێزن چۆن ژینگەیان خۆش بێت پلانی ورد و ئەوەی ئەوێت بە هیوام ئەو ڕاستپاردانەی کە ئێمە هەمانە ئێمە هەر ئەوە نەمان لەسرە بابەتەکە بوروژێنی بیکەین بە بابەتی ڕۆژ و بیکەین بە پرسیار ئەوە کاری لایەنی پەیوەندیدارە چۆن هەماهنگە بێت لەگەڵمان چۆن بە دوای ڕاستپاردەکانی ئەم بە ڕێزانە و گویان لێگرێ وەز بە مەشتەکانەکە زۆر باشە باشە و بێگومان بیریشم نەچێت ڕۆڵی ئێوەش زۆر گرنگە وەکو ڕاگەیاندن بۆ ڕوژاندنی ئەم بابەتە بۆ بە دوواداچوون لەسەری و بۆ قسەکردن چکە ئەوەی ئێمە لە چوارچەوەی هۆڵێکی بچووکە ڕەنگە کۆمەڵی خەڵکی تایبەتمەند و سپۆر بێگومان ڕۆڵی گەورەتانەیە و زیاتریش ئەتوانن نەگەریەوە ڕاگەیانەکان بەردەوامیش بن بۆەوەی کە ئەو پەیامی لە ناو هۆڵێکی بچووکەوەی بگا بە گوێی هەمویان دکتۆر زۆر بەکردوی چکە کاتی بەرنامەمان زۆر کەماوە بەڕاستی و لام گرنگم پرسیارە بکەم هەمیشە چەندین کۆنفرانس چەندی دیدار کراوە لە تەواوی وڵاتان لە ناو هەرێمی کوردستان و لە عێراقیشدا کە باز لە گۆڕانکاریەکانی کەشووە و بەرزبوونی پلی گەرمی دەکرێت باز لەوە دەکرێت چالاکیەکانی مرۆڤ کارگەکان با بڵێن ئەو گازانی کە دەردەدرێ بەگشتی زۆربوونی دانیشتوان و چالاکانی کە مرۆڤ ئەنجامی دەدەن لەم توێژینەوەی کە بەیانی پێشکەش دەکرێت لەم دیدارەدا باستان لەو خاڵە جەوهەریانە نەکرەوە کە ئێمە تا ئێستا ڕەنگە درکمان پێ نەکردوێت شتێکی نامۆ و شاراوە بێت سەبارەت بۆی کە ئەم خاڵەژەیە کە کاریگەری هەیە لە سەرگەرمبوونی زەوی و گۆڕانی پلەکانی گەرمەوە توێژینەوەکانی سبەینێ کۆمەڵێک پسپۆر هەرێکی لە بواری خۆیان پێشکەشی دەکا هەیانە لە بواری پیسبوونی هەوا باسی هەوا دەکا کاریگەری بەرزبوونەوەی ئەو پلەگەرمیە لەسەر هەوا هەیە لەسەر خاک دەیکە ئەوانەی کە قسە لەسەر خاک دەکەن طبعاً خاکیش پەیوەندیشی ڕاستەوخۆی بە خۆراکەوە هەیە مادام کێشەکە کاری کردوێتە سەر خاک کەواتە کار دەکاتە سەر خۆراکیش مادام کاری کردوێتە سەر خۆراک کار دەکاتە سەر تەندروستی ئەمەش ئیتر هەرێکی کەسێک باسی کوشت و کاڵ دەکا کەسێک باسی من بۆ خۆم باسی ئەوە دەکەم چۆن گۆڕانی کەش و هەوا کەسێک دەخاتە سەر جێگا نەخۆشی دەخا ینی ئەمە زۆر گرنگە ئەم دوو شتە بەسی بەیەکەوە بەڵێ کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ باز دەکرێن باسی ئەوەش دەکرێت کە ئێمە لەکوێ ئەم کێشەداین ئەمە زۆر گرنگە ینی تۆ ئەگەر زانیت لەکوێ ئەم کێشەدای ئەو کاتە ئەزانی دەست بۆ کوێ بەری بۆ چارەسەرکردنی من دەتوانم بڵێم ئێستا ئێمە وەکو کاک شاخەوانە ئاماژەی پێکرد هێشتا باشین نەک ئەو باشە باش لە چاو دراوسێکەمان لە چاو ناوەڕاست و خواری و عراق بەزاگامە لە خۆمان نەبێ خراپە بین ئەگەر ئیشی ئێستا دەسی بۆ نەبین ئەگەر ئێستا هەمومان بە یەکدەنگ پێکەوە ئیش لەسەر شەڕ نەکەین ئێستا شەڕە ئیتر ئێستا شەڕ نەکەین بۆ بەرهەنگاربوونەوەی ئەو دوژمنە گۆڕانی کەشووەوە ئێمەش لە ناوەچین ئێمە ئێستا پێویستمان زۆر کورتی کەرە دکتۆر پێویستمان بە یەک شت هەیە ئێمە بزانین چۆن سەرچاوەکانمان بەڕێوە بین هێشتا سەرچاوەمان هەیە چۆن بەڕێوەمان خەڵک سەرچاوەکانی نەما
ئێمە هەمانە ئەبێ بزانین چۆن بەڕێوەی بەرین سبەینێ باز لەسەر ئینشاءالله ئینشاءالله دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ شاخەوان سیدیق بەڕێوەبەری دامەزراوی کەریمی عەلەکەوەروە دکتۆر کارزان عەبدوڵڵاه توێژەر و مامۆستای زانکۆکان بەیانێ لەگەڵمان نابوون دوای دیدارەکەش هەر لەگەڵتان نابین و بەرنامەکەینەوە لەسەر بەڕێوەچوونی دیدارەکە زۆر بەخێر بێت لەگەڵ سانا بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تاکو ڕۆژێکی تر بمێنن بە خێر و خۆش تەندروست باش بن.